خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای دە ساڵ لە شۆڕش و خۆپیشاندانەکانی بەهاری عەرەبی لە وڵاتی تونس سەر و کۆماری ئەم وڵاتە کودەتایی بەسەر شەرعیەتی و دامەزراوەکانی ئەو وڵاتەدا ئەنجامدا و پەرلەمانی داخستووە هاوکات حکوومەتیشی هەڵوەشاندۆتەوە. لە بەرامبەریشدا کورتەکانی ناو پەرلەمان زیاتر لە 140 کورسی دژی کودەتاکە وەساونەتەوە تەنها نزیکەی 17 کورسی پشتگیری لە ئەنجامدانی کودەتاکە دەکەن. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی سەر و کۆمار کودەتایی لە تونس ئەنجامدا، کاریگەریەکانی چی دەبن، ئایا ئەوەی کە ڕووی داوە تەنها کودەتایە بەسەر پارتێکی ئیسلامی یاخود بەسەر شەرعیەت و گەلی تونسدایە، لێکەوتەکانی ئەو کودەتایە چین و ئایا هۆکاری دەرەکیش هەیە بۆ ئەنجامدانی کودەتاکە؟ لەگەڵ مامە. مسرحية بإحدى بلدان الشرق العربي ئەو ترسەی قەیس سەعید سەرۆک کۆماری تونس هەیبوو لەوەی دەستوری داهاتووی وڵاتەکەی گوێدرێژ بیخوا هاتە دی، بەڵام نەک ئەوەی ئاژەڵێک بیخوا، بەڵکو ئێستا پسپۆرێکی یاسایی دەستوری خۆی ژێرپێی خست و خواردی. نجتمع في هذه اللحظات التاريخية في تونس. لەم ناوچەیەی خۆرەڵاتی ناوەڕاست و ئەفریقا شتگەلی سەی ڕوودەدەن، وەک بڵێ دەبێ خەڵکی ئێرە هەر کەسانی خۆسەپێن و دیکتاتۆر بیان بن بەڕێوە، لە شوێنێک کەسێکی نەخوێندەوار و سەربازی دەستور و هەڵبژاردن پێشێل دەکات و پەرلەماندا دەخات، لە شوێنێکی دیکە پسپۆرێکی یاسایی دەستوری. هیچ کام لەم ڕووداوانە دوور لە پیلانگێڕی و دەستی دەرەکی نین، بە تایبەت ئیمارات و لە پشتی شێوە قەوارەی ئیسرائیل. فض النزاعات السياسية لشيء طبيعي کە منسیف مەرزوقی سەرۆک کۆماری لە پێشووتری تونس ئیماراتی بە دوژمنی شۆڕش و پاڵبشتی کودەتاکان و عەبدوڵڵا نوفێسی بیریاری کۆیتیشی بە ئیسرائیلی کەندا و ناو دەبن. فلماذا تحشرون أنوفكم في شؤوننا ولماذا تتدخلون في انتخاباتنا ومتى ستكفون؟ هەر ساڵێک لەمەوبەر بوو ئەندامێکی پەرلەمانی تونس لە هۆڵی پەرلەماندا بەدەنجێکی بەرز هاواری لە شێخەکانی ئیمارات دەکرد کە دەست لە سەریان هەڵگرن، دەیگوت ئێمە لە هەڵبژاردننی شاجوانی خوشتری ئێوە دەست وەرنادەین، لە شاجوانی بزنی ئێوە دەست وەرنادەین، دە ئێوە ژلود لە ژیانی ئێمە بەرنە دەریە. هەموو ئەوەی دەگوزارێ ئامانجی سەرەکی دوورخستنەوەی تاکە پارتی ئیسلامی ئەو وڵاتەیە لە گۆڕەپانی سیاسی کە پاش دەیان ساڵ قەدەغەی کاری سیاسی لە دوای شۆڕشەکانی بەهاری عەرەبیەوە بە قورسی هاتە ناو گۆڕەپانەکەەوە. ئێستا سەرۆکایەتی ناوەندی یاسادانانی ئەو وڵاتە و سەرۆکایەتی شارەوانی تونسی پایتەختی لە دەستە، هەڵبەت دوای ئەوەی بە چەند پیلانگێڕێکی پێشوو لە سەردەمی باجی قائید سبسی سەرۆکی کۆچکردووی ئەو وڵاتە نەتوانرا ئەو ئامانجیان بەدی بهێنرێت. دیڤید هێرست نووسەری بەریتانی جەخت دەکاتەوە لەوەی ئەوەی لە تونس ڕوو دەدات کودەتای تەواوەتیە و هیچی کەمتر نییە لەو کودەتایی تەموزی 2013 لە میسر بەسەر محەممەد مورسی و ئەو هەوڵی کودەتایی لە تەموزی 2016 لە تورکیا بەڕێوە چوو. هێرست کە مانگی ئایاری ئەم ساڵ لە میانی بەڵگەنامەیەکدا پیلانێکی سەرۆکۆماری تونسی بۆ کودەدا بەسەر پەرلەمان و حکوومەتدا بڵاو کردەوە، ئێستا دەڵێ قەیس سەعید لە ئێوارەی ڕۆژی یەکشەمەوە کوتومت ئەو پیلانەی جێبەجێ کردووە. بەپێی بەڵگەنامەیەکی مانگی 5 ئەم ساڵ قەیس سەعید بەنیاز بوو هەرێک لە هیشام مەیشی سەرۆکوەزیران و ڕاشید غەنووشی سەرۆکی پەرلەمان بانگێشتی گۆشکی قەرتاجە بکات و دواتر لەوێ دەست بەسەریان بکات و خالید یەحیا وەک کاربەڕێکەری وەزارەتی ناوخۆ دیاری بکات. نەگەر نووسەر و ڕۆژنامەنووس و کەسایەتە بیانیەکان عەیاز بن عاشور یەکێک لە دیاتری مامۆستایانی یاسایی دەستوری تونس کە ڕۆڵێکی دیاری لە داڕشتنی پەیماننامەی قۆناغی ڕاگوزەر و دەستوری یاسای هەڵبژاردننی تونسی پێشوودا دیوە، پیاوێکی ئەلمانیشە و دۆست و لایەنگیری ئیسلامیەکانیش نییە، دەڵێ ئەوەی ڕوودەدات بە هەموو مانایەک کودەتایە، بەڵام بەداخەوە جۆن مەکینی سیناتۆری ئەمریکی لە ژیاندا نەماوە تا وەک چۆن کارەکەی سیسی میسری بە کودەدا ناوبرد تا بۆی تونسیش بڵێ ئەگەر ئەوەی وەک مراوی قیراندی و وەک مراویش ڕۆشت ئەوە هەر مراوی. أن أحافظ على استقلال تونس وسلامة ترابها وأن أحترم دستورها وتشريعها وأن أرعى مصالحها وأن ألتزم بالولاء لها.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەرم پرسە مێندەرێک لە بەرەزان دکتۆر کامەران بابانزادە مامۆستای زانکۆ هەروەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستانە سوودی سەرگی هەروە لە هەورێرەوە دکتۆر محەممەد هاودیانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان کردو سوپاسی ئامادەبوونتان دەکەین دکتۆر کامەرەگە لە بەرزستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر کودەتاکە و کودەتایی کە سەر و کۆمار کردوێتی لەوە دەست پێ بکەین خوێندنەوەیک بۆ وڵاتی تونس هەندێک زانیاری گشتی لەسەر تونس و پێگەی تونس بەناوی خۆی گەورە میهرەبان دیارە تونس وڵاتێکی عەرەبیە دەکەوێتە بەشی باکووری وڵاتی ئەفریقیا لە گۆشەیەکدایە دەکەوێتە سەر دەریای سپیناوە ڕاست بەشی ڕۆژئاوای وڵاتی لیبیایە بەشی ڕۆژوڵاتی وڵاتی میسرە باشوورەکەی دەکەوێتە بەشێک لە سەحرا نزیک بە 25 پارێزگا دەبێت ئەگەر سنوورەکەی لە ڕوو جوغرافیەوە دیڕاستە بکەین بەقەدەر هەرێمی کوردستانە بە ناوسەدا بەڕێنراوەکانیشەوە دانیشتوانەکەی نزیک بۆ لە سەروی 10 ملیۆن کەس دەبێت ئەم وڵاتە کاتی خۆی لە سەردەمی فتوحاتی ئیسلامی لەسەر دەستی عەبدوڵڵای کوڕی نافعی فەهری فتح کراوە و یەکەمین شارکە وەکو مەڵبەندێکی گەورەی ئەو ناوچەیە بۆ شاری قەیرەوان بووە مەڵبەندێکی گەورەی حەزاری و لە هەروەها لێەوە فتحی هەموو باکووری ئەفریقیا و تا ئەندەلوسیش کراوە ئەم وڵاتە وەکو وڵاتێکی زیندوو حەیوی و مەرکەزێکی علمی ماوەتەوە لە سەردەمی عوسمانیەکان وەکو ئایالەتێک ناسراوە وەکو ئایالەتی تونس درەژەی کێشاوە دواتر وەکو لە ساڵی 1970 بەدواوە وەکو شێوەی پاشایەتیەک بەڕێوە براوە لەلایەن بنەماڵەی بای ئەم بنەماڵەی دەسڵاتیان بەردەوام بووە هەتا وەکو احتلالی فەڕەنسی لە ساڵی 1870 لەوێ بەدواوە بە قۆناغەکانی داگیرکردن و ئینتیداب هاتووە تا وەکو 1956 ئەم وڵاتە با بڵێن ئازادی و سەربەخۆی خۆی وەرگرتووە یەکەمین سەرۆکی کە ئەو کاتی وەکو سەرۆکێکی دیکتاتۆر محەممەد بۆرقێبە بووە محەممەد بۆرقەبە بەردەوام بوو تا 1983 بزانم لێەوە دەبینن زین العابدین بەردەوام بوو زین العابدین دەسڵاتێک بوو انقلابی کردو بەسەر بۆرقێبەدا بەردەوام بوو تا وەکو ئەو خۆپیشاندانانەی لە ساڵی 2000 کۆتای 2010 سەرەتای 2011 کە پێی دەوترێ بەهاری عەرەبی لەوێەوە دەسڵاتی زین العابدین دەڕوخێ کە ماوەی 23 ساڵ بەردەوام بووە لە 2011 شەوە کۆمەڵە قۆناغی ئینتیقالی بڕیەوە تاوەکو سیاغی دەستوریان کردوم و ئەساسات و واتە قۆناغی دوای ئەم گۆڕانکارێنەکە ڕوویداوە دوای کەوتنی دیکتاتۆریەت لەبەرەوەگە تیبینیمان کردبێت لە عێراق سەدام حوسێن لە میسر حوسنی مبارەک لە لە سووریا بنەماڵەی ئەسەد ئەمانە هەریەکە و ڕەمزی دیکتاتۆریەت بووبن بەتاکید لە وڵاتێکی وەکو تونسیش زین العابدین ڕەمزی دیکتاتۆریەت بووە کە لە دوای 23 ساڵ لە 2011 کەوت لێرەوە ئیتر قۆناغی سیاسی و پرۆسی سیاسی و دیموکراسی دەست پێ دەکات. بەڵێ ئەی دوای بڵێنەوە بڵێن زوتنەوەی نەهزەی ئیسلامی کە پارتێکی بڵێن قەڵاوی کراو بوون لە تونس بڵێن ئەوان زۆرنەی کورسەکانی پارلەمانیان ساڵی یەکەم لە دوای ئەوەی کە با بڵێن وردە ژیانی سیاسی لەم وڵاتە دەستی پێکرد و تونس تەسەوڕ دەکەم بە شێوەیەکی تەندروستر مامەڵەیان لەگەڵ ڕووداوەکانی بەهاری عەرەبی کرد بۆی هەتا ئەوکەوە ڕۆژ کاریگەریەکانی ڕووداوی بەهاری عەرەبی وەکو میسر و وڵاتانی تری لێ نەهات لەباری یەک بچێ بۆیە بە عەقڵێتی ئەحزابە سیاسیەکان و لە ناویشیان دە حەرەکەی نەهزەی تونسی ئەم دەستکەوتانە پارێزران ساڵی یەکەم لە 2011 بەدواوە دەبینین لە یەکەمین انتخابات لە کۆی 270 کورسی حەرەکەی نەهزە 57 کورسی هێنا ئەوکانی تریش بە دوویەکدا بۆیە لێرەوە بەرپرسیارەتێکی گەورە کەوتە سەرشانی حەرەکەی نەهزەی تونسی و سەرۆکایەتی ڕاشد ئەلغەنووشی و ئەم قۆناغی جارێک کە سیاغەکردنەوەی دەستور بوو دەستورێک کە بتوانێ وڵات بە شێوەیەکی ڕێک و پێک ڕێک بخاوە پێکاتە سیاسیەکان پێکەوە بژگەن ئیستیقرارێکی سیاسی دروست بکات زمانێک بۆ نەگەڕانەوەی دیکتاتۆریەت حەرەکەی نەهزە توانە بڵێم تووشی زۆرێک لە دوو تووشی کۆمەڵە گرفت بوو لەگەڵەوەدا کە پێشتر لە سەردەمی زین العابدین حزبێکی قەدەغە کراو بوو بەڵام دواتر بوو بە یەکێک لە حیزبە کاریگەریەکانی تونس و بە ستایلێکی تازەوە هاتە مەیدان بۆیە هەم لە میسر کەوتە ژێر شەپۆلی هەژمۆنی ئەحزابی علمانیەکان هەم ئەحزابی ئیسلامیە تونڕەوەکان لە بەرەوەی ئیسلامە تونڕەوەکان بنۆنەراتێکی تەندروستی ئیسلامیە نەدەزانی ئەحزابی علمانیەکانیش
ئەوانە وەکو دژایەتیکردنیان بۆ ئەحزابی ئیسلامی بۆیە کەوتە ژێر ئەم هەژمونەوە بەڵام ئەم توانی بە حەکیمانە و بە کارزانەتی خۆی قۆناغەکە تێ بپەڕێنەوە قۆناغی سیاقی دەستور و مامەڵە لەگەڵ کۆی پارتە سیاسیەکانی وڵات تاوەکو پێکەوە بتوانن ئەم قۆناغە بەڕێ بکەن قۆناغێکی باش و مامەڵەیەکی تەندروست و حەکیمانەی بەڕێکرد بۆیە ئەگەر بێت و ئێمە لە دوای بەهاری عەرەبی حزبە ئیسلامیەکان هەڵسەنجێنین کە چۆن توانیوانە مامەڵەی حەکیمانە بکەن یاخود لە زۆر شوێنە نەیانتوانی بێ حرەکەی نەهزەی تونوسی یەکێکە لەو حیزبانەی کە ئەتوانم بڵێم بەشێکی زۆرمان پێی معزەبین بۆی کە توانیوێتی بە شێوەیەکی زۆر تەندروست و مامەڵەیەکی زۆر معتەدیلانە بکا لەگەڵ ئەو قۆناغەی دوای بەهاری عەرەبی کە بینیمان زۆربەی وڵاتان پاشەکشەیان کرد بەڵام ئەمان بە سەلامەتی بارودۆخەکەیان تێپەڕاند. سوپاس دەکەن دوای لەسەر کودەتاکەش قسە دەکەین. کاکتۆر محەممەد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت. دەمەوێت سەرنجی بەڕێز بزان سەبارەت بەوەی کە لە بڵین لە تونس ڕوودەدات و کە ئێستا سەرۆک کۆمار قەیس سعید هەستاوە بەوەی کە پەرلەمانی داخستووە حکوومەتی هەڵوەشاندۆتەوە بەشێک بڵین فەرمانگەکانی بۆ ماوەیەک داخستۆ فەرمانگە حکومیەکان ئەوەی کە ڕوودەدات بە هەموو پێوەرێک بڵین کودەتایە. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ بانگهێشتیەوە. هەڵبەتە وڵاتی تونس یەکەمین وڵات بوو لە بەهاری عەرەبی کە خۆپیشاندان دەستی پێکرد و کۆتاییان بە سیستەمێکی دیکتاتۆری لە وڵاتەکەی خۆیان هێنا. هەڵبەتە خەریکە دەبێتە کۆتا وڵاتیش کە شۆڕشی دژ لەم وڵاتە دەوری خۆی ببێنە. وڵاتی تونس یەکە لەو وڵاتانەی کە بەردەوام لە ماوەی دوای شۆڕشی تونسی ڕوبەڕووی هەوڵەکانی شۆڕشی دژ یاخود ئەو بەرەی کە ویستویەتی بەردەوام شۆڕشی تونسی یاخود شۆڕشی گەلانی تونس لەبین بەرێ. لە 2015 هەوڵێکی ئینقلابی جدیدرا و لە دواتر لە سەردەمی پەرلەمانی ئێستادا چەندین جار هەوڵ درا بۆەوەی کەوا متمانە لە سەرۆکی پەرلەمان وەربگیرێتەوە لە بەرەوەی لە کوتلەی نەهزە بووە کە نەهزە شۆک و حزبێکی ئیسلامی و باڵی ئیخوان موسلیمین لە وڵاتی تونس دەرکەوتووە. دیارە ئەمە لە خودی خۆیان ئێمە ئەگەر سەیری ئەم بابەتە بکەین و بە وردی لێ بکۆڵینەوە بۆمان دەردەکەوێت کە ئەوەی کە لە تونس دەگوزارێت تەنها ئەوە نییە کە نەخشەیەکی ناوخۆی تونس بێ بەڵکو نەخشەیەکی دەرەچەیە لە ڕێی سەرۆکی وڵاتەوە جێبەجێ دەکرێت. هەڵبەتە هەندێک لە تەیاراتی سیاسی لە وڵاتی تونسا بە تایبەتی بەشێکیان پێیان وابوو کە ئەم سەرۆکەی ئێستا کەسێکی مەشبوهە و پەیوەندی هەیە لەگەڵ بە تایبەتی لەگەڵ دوو جیهەتی سەرەکی کە هەمیشە دەیانەوێت ئیرادەی گەلی تونسی تێک بشکێنن. ئەویش بریتێ لە وڵاتی فەرەنسا و ئەوی ترشیان بریتێ لە مەسڕ. پێیان وابوو کە ئەم قەیس سەعیدە خۆی ئامادە دەکا و نەخشە دەچێشی بۆ ئەوەی کەوا کودەتایەک ئەنجام بدە و ئەم کودەتایە چۆن ئەنجام بدرێ. دیارە لە دوای ئەوەی کە بریا لەگەڵ ژنەیەکی تایبەت و لە ژنە ئەمنیەکانی خۆی ینی ڕیاسی جمهوری کۆبوونەوەی کرد و چەند ساعاتێ دوای ئەوە دەستی کرد بە کۆمەڵی بڕیاری دەرکرد. ئەم بڕیارانە وفقی دەستوری تونسی کە ئەو دەستوری لە ساڵی 2014 پەسەند کرابوو و گەلی تونسی دەنجی لەسەردا بوو کە دەرەنجامی شۆڕشی گەلی تونسی بوو کە لە مادەی هەشتا باس لە کۆمەڵی دەسەڵاتی سەرۆکی وڵات دەکا. یەک لەو دەسەڵاتانە بریتە لە مەسەلەی باری تەنگەتاوی یاخود کە لە ڕووی قانونیە ئایا چەند ئەم باری تەنگەتاوی حالە تاریئە دەتوانێت سەرۆکی وڵات جێبەجێ بکە. لەم مادەیە باس لەوە دەکا کە ئەو دەبێ مشاورات و لێک تێگەیشتنی لەگەر سەرۆکی پەرلەمان و لە هەمان کاتدا لەگەڵ سەرۆکی حکوومەت هەبێ. بەڵام بەداخەوە قەیس سەعید بۆ هیچ یەک لەم دوانە نەگەڕاوەوە هەرچەندە لە بەیانەکەی باشی لەوە کرد کە ئەوان ئەو پشتی بەو لێک تێگەیشتانە بەستووە و قسەی لەگەڵکردن و مشاوراتی کردو بەڵام لە ئەساسا هیچ ئەساسێکی قانونی نەبوو. بۆیە زۆربەی قانونیەکانی وڵاتی تونس پێیان وایە کە ئەمە تەجاوزاتە لەسەر دەسەڵاتەکانی خۆی کە حتا محکەمەی دەستوریش پێی وایە کەوا سەرۆکی وڵات تەجاوزی لەسەر
دەسەڵاتەکانی ئەوە لەسەر دەستور کردووە و ئەم تەجاوزاتانەی بە ئینقلاب هەژمار دەکرێت. طبعاً ئینقلابات شەرت نییە کە هەمووی بە شێوازێکی کودەتایەکی عسکەری بە شەو ڕۆژێکا بکرێ، بەڵکو زۆر جار وایە ئەو کودەتایانە شێوازی تایبەتی بەخۆیانەوە دەبین. ئەو کودەتایی کە لە تونسیش کراوە کودەتایە چونکە تەجاوزی دەسەڵاتەکانی تێدایە، چونکە دەسەڵاتی ئەو نیە تعتیلی پەرلەمان بکات، چونکە ئەو هەڵساوە حکوومەتی هەڵوەشاندۆتەوە. ئەم حکوومەتە للعلم ئەم حکوومەتی مەشێشی کە تەشکیل کراوە هەر بە قەراری قەیس سەعید بووە، هەر خۆشی ئەم کەسی اختیار کردووە و هەر خۆشی بریاری لەوەدا کە حکوومەتێکی تەکنۆقرات دروست بکە. بۆیە ئێمە کاتێک کە سەیری مەشهەدی تونسی دەکەین، مەشهدەکە ئەوە دێنێتە پێش چاومان کە ئەمە ئینقلابە بەسەر تەیاری ئیسلامی لە تونسا و هەوڵدانە بۆی کەوا تەیاری ئیسلامی لە مەشهدی سیاسی دوور بخەنەوە و هەوڵدانە بۆی کەوا تەیاری سیاسی ئیسلامی لە تونسا ئەو دەورە کاریگەری نەبێ، چونکە ئەوەی کە ئەو ڕێیانەی ئەوان پەنان بۆ برد لە سەرەتادا کە شێوازی دیموکراسی بۆیان دەرکەوت کە تەیاری ئیسلامی لە هەر وڵاتێکە دیموکراسیەت وەکو خۆی و ئەرکانەکانی خۆی جێبەجێ بکرێ. تەیاری ئیسلامی یەکێکە لەو تەیارانەی کە سەرکەوتووە لە شێوازی هەڵبژاردنێکی نەزیه و عادیلانە، بەڵام سیر دەکەن بەم شێوازە ناتوانن تەحجیمی تەیاری ئیسلامی بکەن، هەوڵیاندا بە شێوازی ئینقلابات. طبعاً لە زۆر وڵاتانی تر پەنایان بۆ ئینقلاباتی عسکەری و دەمەوی و خوێنڕەشتن بردووە، لە تونس بەم شێوازە کردویانە و چاوەڕێی ڕەتفعلی حرەکەی نازەبوون کە بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ ئەم دۆخە دەکا. بۆیە ئەگەر سیر بکەی لە بەیانی سەرۆکی ئەم وڵاتە کە دەڵێ هەر کەسێ حرەکەی یا تەڵقەیە یا ڕەساسێ بگرێ ئێمە وابیل من الڕەساس ڕوبەڕووی دەکەینەوە. ئەمەش بەڕاستی لادانە لە خودی مەبدەئی ئەم پیاوە، چونکە خۆی مامۆستایەکی قانونی دەستوریە لە مەبدەئی حقوقی ئینسان و مەبدەئی قانونی خۆی لای داوە، هەر بەبێ ئەوەی بگەڕێتەوە محاکم بڕیاری ئەوەی داوەکەەوە خەڵک بکوژرێ و خوێنی خەڵکی هەدر بکرێ و لەناو برێ. ئەمەشمانە وایە ڕاددەی قین و تند و تیژی و ناخی ئەم پیاوە دەرەخا بەرامبەر تەیاری ئیسلامی لە وڵاتەدا. بۆیە ئێمە دەبێ ئەوە بزانین کە بەڵێ بە شێوازێکی تەندروست ئەمانە ئینقلابیان کردووە و بەشێ لە وڵاتانی دنیاش پێیان وایە و بەڵێ. بەڵێ سپاس دەکەم. دەگەرم وڵات دواتر کاک دکتۆر محەممەد. دکتۆر کامران سەبارەت بە لەسەر هۆکارەکانی ئەوەی کە ڕوویدا هیچ پەیوەندێکی بە بارودۆخی ئابووری و دۆخی ناوخۆی بڵین تونسەوە بوو یاخود هۆکاری دەرەکیە وەکو دکتۆر محەممەد هاودانیش باسی کرد. ئێستا باسی ئیمارات دەکرێت، باسی فەڕەنسا دەکرێت، باسی میسر دەکرێت کە ڕۆڵیان هەبووە. پێ دوای زیاتر هۆکارە دەرەکیەکە ڕێخۆشکەر بووە کە مامۆستایەکی خۆی مامۆستا یاسای دەستوری و کودەتاژ ئەنجامدا. بەڵێ زارە پێش هەموو شتێک من ناتوانم ئەمە تۆخیکەمەوە بڵێم ڕاستەوە خۆ ئەمە تەنها ئەحزابی ئیسلامی بە ئامان ژیراوە لەبەرەوەی هیچ حزبێکی ئیسلامی لەسەر حکم نییە لە ئەنجامی ئەو ئیستحقاقی، چونکە لە دوا هەڵبژارنەکان لە دوای نیدایی بابرین تونسی حرەکەی نەهزەی تونسی دووەمین حزبێ لە هەڵبژێردراوەکان و سەرۆکی پەرلەمانی بەرکوتەی نازە 52 هێناوە قەلب سیوەشتا هاوپەیمانی کەرامە 21 تیاری دموکراتی 22. بەڵێ ئەوە ڕیزبانی مەبەستم ئەوەیە حکومڕانی لە وڵاتەدا سەرۆکی حکومەت و مؤسساتە حکومیەکان بەو ئەندازەی بەرز ئیسلامیەکان و نین تاوەکوڵی انقلابیە مەسەر دەکراوە. سەرۆکی پەرلەمان لە ئەنجامی استحقاقاتی انتخاباتی کەوتۆتە بەردەستی حرەکەی نەهزەی تونسی و ئەو کاردانەوەش کە لە ئەنجامی ئەم کۆدیتای ڕوویداوە گەتۆ تبینیت کرد بێت لە حرەکەی شەعب نەبێکە خاوەنی هەژدەیان 16 کورسین تئیدی انقلابەکەی دەکەن ئەجینە هەموو پارتۆ سیاسیەکانی تر لە پاڵ حرەکەی نەهزەیە دژی ئەم جۆرە کۆدیتایان کەواتە ئەم کۆدیتایە دژی هەموو ئەو پارتانەیە کە لە ئەنجامی هەڵبژاردندایە پەرلەمانیان پێکەناوە و حکومەتیان پێکەناوە و پێشمەوە حرەکەی نەهزە دەیەوێت لە چوارچێوەی ئەم جۆرە کاردانەوە گشتیانە کار بکواتە نەک بڵێ ئینقلاب بە بەسەر مندا کراوە دەوێت بە شێوەیەک خیتابەکەی ئاڕاستە بکەم ئینقلاب بە بەسەر شەرعیەت بەسەر دەستور بەسەر حیاتی مەدەنی بەسەر سیستەمی دموکراتیدا کراوە بۆ ئەوەی کە هەموو پارتە سیاسیەکان پێکەوە بتوانن دژی ئەم جۆرە کۆدیتایە بوەستن. و ئەگەر تۆ وڵاتانی عربی سیرکەی تونس یەکێکە لە وڵاتانەی کە دەتوانم بڵێم زۆر بە مەدەنیانە و زۆر بە ئازادی خوازانەتر لە بەراورد لەگە وڵاتەکانی تر مامەڵەیان لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا کرد و حرەکەی نەهزەی تونسی زۆر بە عاقلانەتر مامەڵەی لەگەڵ ئەم کاردانەوەدا
مامەڵەدا کرد بۆیە من ئەوەی کە لە دوێنێەوە لێدوانەکانی حرەکەی نهضەی تونوسی دەبینم لە چوارچێوەی نیشتیمانێتی تونسدا مامەڵە دەکەن لە چوارچێوەی ئەم حرەکەتە شعبیەت مامەڵە دەکەن کە دەبێ بگەڕێنەوە بۆ دەستور بگەڕێنەوە بۆ سیستەمی دموکراتی بگەڕێنەوە بۆ ئاڵگۆڕی یاشتنی دەسەڵات ئەمە پێویستی نەدەکرد و ئەمەی سەرۆک پەرلەمان کردوێتی پشت بەستنە بە مادەی هەشت لە دەستورە کە مادەی هەشت دەرە في حالة الخطر الدائم للكيان الوطني وأمن البلاد واستقلالها من لو كاتيك مترسيك وتسر أسايشي ولاد ولو كاتداك ولاد برو مترسيت شو سر بخويك وتمترسيوا أو بتأكيد سروتشي دولة سروتشي بابرين كومار بوي هي ريوشويني نا أساي بقريت بر كلكاتك دا راستا تونس اللي بهوي أم باردوخي كورونا وبابرين أوي كبيدة وتري جليزور هيلا سلشي الصحة قلي هيلا بواري بري وبرني ولاد لبواري أبوري بلام هيز مترسيتشي خارجي لسر استقلالتي ولاتنيا وهيز زعزعو بابرينوي كنا آرامي لولاد دابلاو بيتوا وتاو بيوستياني كأما ده بيقرت بيتي ولا ما كبيدو لما ده هشترى دستور ده أم ولات توشي أم زورنا آرامي ونا ريتشي نبوتوا ومترسي سر بخوي ولاتش لما ترسي داني توا من قاوانا بهاي بويا هم واني كقصة قانوني دستوري ده كان وأحزاب السياسي كان كسيك يسابون من سر كومار كخوي مع سياسي دستورية خوانيت كتليك برلماني نییە نەزنراڵێکی سەربازیە چۆن کودەتاکەی کردووە هۆکاری دەرەکی بڵین هەیە لەم دۆخە خۆی هۆکاری دەرەکی تاکو ئێستا وەکو گوتم هەر لێدوانە لێرە و لێوە مەسەر بوونە فەڕەنسا لە ئەوەلیەوە تۆ حسابی بکە بەشێک بوویان یەگەر تۆ پێشتریش لەو کاتێدا کە تونس دەستدا لە 1956 لە بنەستی فەڕەنسا ڕزگاری بۆ بەڵام ئەگەر سەیری پەیوەندی ئابووری و پەیوەندی ئەمنیەکان بکەی تونس لە پەیوەندیەکانی لەگەڵ فەڕەنسا لە پێشینەی ئەو وڵاتانەیە کە پەیوەندی لەگەڵی هەبوو پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئەوروپا هەبووە یەکێک لە وڵاتە عەرەبیانەی کە پەیوەندیەکی تونتۆڵی لەگەڵ وڵاتانی ئەوروپا هەبووە ئایا بەتەکید فەڕەنسا ڕۆڵی هەبووە ئیمارات ڕۆڵی هەبووە سعودی ڕۆڵی هەبووە کۆی مسر ئەم پێم وایە هەتاکو ئێستا لێدوانن هەتا ئێستا ئەو سەرداوانن ڕاستە ئاخر لێدوانی سەرۆکی حرەکەی نازە ڕاشد خەنووسی دەڵێ ئیمارات و ئیعلامی ئیمارات و ئەمانە تەسیریان هەبووە یان ڕۆڵیان هەبوو لەو بابەتە بەڵام دەبێت ئاگاداریش ئەوەش بین چونکە تقریبا مەچەند مانجێکە ناکۆچێکی گەورە لەسەر کۆمەڵێک تعدیلاتی وەزاری و ڕێوشوێن لە بینی سەرۆکی حکومەت لە بینی سەرۆکی کۆماردا هەیە و ئەمە دوو پلەی بە یەک جار تەجمید کردووە یەکەم سەرۆکی کۆمار و ئافۆن سەرۆکی ئەنجومەنی وەزیران وهروە سەرۆکی پەرلەمان هەردووچیانی پێکەوە لە کارەکەی دوور خستۆتەوە و بە تەماشا حکومەتێکی وەگوری کە نائاساییدا بمەزرێنێ و پێش وایە ئەمە ئینقلاب نییە کە ئەو قسانە دەکە ئێمە دەبێ دوو تەحلیلی بۆ بکەین یەکەم لە کاردانەوەی پارتە سیاسیەکان و لە کاردانەوەی لەم خۆناغە ناسکەی گەلی تونسی با بڵێن حەزەر بکە بۆ یەکەم لێدوانەدا دوو ئەگەر تۆ تێبینیمان کردبێ هەتاکو ئێستاش ئەو پشتیوانیە گەورەی کە لە وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی دەرەوە لی دەکرێن وەکو سیسی کە زوو پیرۆزبایان لێ کرد وەکو ئەم ئینقلابانەی کە زاری گەڕانەوە لە وڵاتانی تری عەرەبی هەتاکو ئێستا ئەم پشتیوانی بەم زەقێ دیار نییە ئەگەر تۆ تێبینیت کردبێ و تێبێژی وەزارەتی ئەمریکیش لێدوانیدا دەڵێ دەمانەوێت حالەتی استقرار بگەڕێتەوە وڵات و سیستەمی دموکراتی بەرقەرار بێ ئەگەر تۆ تێبینیمان کردێ جامیعەی وڵاتانی عەرەبیش بە هەمان شێوە داوایە دەکەن ئەگەر تۆ تێبینیمان کردبێ بەشێک لەم وڵاتانە کە داوا دەکەن لەسەر ئەو ئەساسەی کە وەکو دەڵێن بە شێوەیەک لە شێوەکان نیگەرانن بۆ حالەتێک کە ڕووی داوە واتە وڵاتێک کە تەئیدی ئەم ئینقلابە بکە بە ڕاشکاوانە و وەکو دەڵێن ئەمیش سەرداومان دەستکەوێت کە ڕاستەوخۆ دەستی لەم کۆدیتایەدا هەیە بە شێوەیەکی زەق دیار نیە تەنها تەحلیلات تەنها تەحلیلات و لێکدانەوەی ئەم پارتانەیە کە لە پەرلەماندا بەشدارن ئەو پارتانەی کە ئینقلابەکەیان بابرین بەسەردا کراوە هەرێک ئەو تەحلیلاتێکی هەیە بەڵام ئەمە تاکو ئێستا بە زەقی بە دەرنەکەوتووە ئێمە دەبێت لەگەڵ ئەوەشدا پێم خۆشە تەحلیل بابرین خاڵێککە بۆ زانەوەدن کاحێکی بجان یعنی پێمان وایە دا خۆیانی زۆر جار ئێمە تۆ تێبینیت کرد بێ حرەکاتی سەکداری لە عالەمی ئیسلامی نوشستی هەنا ئەگەر تێبینیمان کردبێ دەبینین زۆر لە دوای بەهاری عەرەبی بەشێک لە حرەکاتی ئیسلامی تووشی قەیرانی گەورە بوون لە بارودۆخەدا پێمان وا بێ داخۆ ئەم نمونەیەش هەردووبارە فەشەلی هەناوە ئەم پێم وایە ڕەشبینێکی زۆر گەورە ناو سەحوەی ئیسلامی و تیجای ئیسلامی لە کوردستان خۆی شکستین هێناوە بەس شکستیان پێێناوە نا من ئێستاش دەڵم دەرم حرەکەی نەهزەی تونوسی لە چوارچێوەی پارتەکانی ترا کە دەگەڕێتەوە بۆ حیاتی سیاسی هەتاکو ئێستاش من ناتوانم بڵام حرەکەی نەهزەی ئینقلابی بەسەردا کراوە و ئەو ئەزمونەش کە ئێمە دڵمان
پێخۆشبوو لە تونس و ئەزمونەش فەشەلی هێناوە چونکە هێشتا زووە ئێمە ئەو بڕیارەی بدەین بڵێن ئەمە انقلابە بە تەواوی سەرکەوتووە و جارێکە هەڵبژاردن ناکرێتەوە و حرەکەی نەهزە بە تەواوی لە پرۆسی سیاسی دوورکەوتەوە و جارێککە دیکتاتۆرێت بە تەواوی گەڕاوەتەوە تونس من کە ئەوەندی خوێندنەوەم بۆ کردو لە دوێنێەوە هەست دەکەم ڕەشبینیەکە بەو ئەندازەیە نییە بە بەراوردیکەین لەگەڵ میسر و کۆمەڵێک وڵاتی تر. سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە هۆکارەکانی بەڕێز باسی هۆکاری دەرەکیت کرد بەس سەبارەت بە هۆکاری ناوخۆیی هەندێک باز لە مامەڵی نەرمونیانی بۆ نمونە نەهزە دەکەن لەگەڵ لایەنەکانی ترە لە کاتێکە ئەوان پشکی زۆر لە حکوومەت پشکی زۆریان داوە بە لایەنەکان و حکوومەتێکی ئیتیلافیان پێکێناوە ئەمەش چەندە پەیوەستە بەوە سەبارەت بە ئەوەش کە پێ دوایە وەکو ئەوەی تورکیا دەتوانرێت شکست بەو کودەتای بێنرێەوە ئێردۆغان لە 2016 کردی یاخود وەکو ئەوەی میسر ئازمموی میسرمان لە بەردەمە کە تووشی شکست بێت ئەو بڵین سیستەمێکی ئێستا لە تونسێ. هەڵبەتە من دەبێت لە سەرەتا تەوزیح لەسەر قسەیە بدەم وەکو جەنابی دکتۆر فەرمووی جارێ زۆر ئێمە باس لەوە بکەین کە ئایا کوتەتاکە سەری گرتووە یان سەری نەگرتووە. بزوتنەوەی نەهزە بە شێوەیەک مامەڵە لەگەڵ ئەم کوتەتایە دەکات دەیەوێت بە شێوەیەکی عاقلانە و بە شێوەیەک بێ کە ئەم کوتەتایە بخاتە ئەوەی کە تەنها کوتەتا بەسەر بزوتنەوەی نەهزە نەکراوە بەڵکو کوتەتا بەسەر شەرعیەت و دیموکراسیەت و دەستورا کراوە بۆیە دەیەوێت لە چوارچێوەی کوتلەیەکی سیاسی نیشتیمانی ڕوبەڕووی دەتا ببێتەوە بە شێوەیە کە پارت و لایەنە سیاسیەکانیش تێدا تریشدا تێدا بەشدار بن. بەڵام لە هەمان کاتدا ئەبێ بزانین کە مستهدەفی ئەوە لەم کودەتایە بریتێ لە بزوتنەوەی نەهزە چونکە هەر لەگەڵ یەکەم ڕۆژی ئالانکردنی قەیس سەعید بۆ لە کارخستنی پەرلەمان و هەروەها وەرگرتنەوەی متمانە لە سەرۆکی حکوومەت هێزێکی یاخود بڵێن کۆمەڵە خەڵکێکیان ئامادەکرد بوو هێرشیان کردە سەر بارگاکانی نەهزە لە شارەکانی تری تونس تەنها لە ناو عاسیمەی تونسانە بەڵکو لە شارەکانی تریش بۆیە هێرش نەکرا سەر پارت و لایەنە سیاسیەکانی تر چونکە دووەلی ڕاعی یاخود ئەو خەڵکانەی کەوا سەرپەرشتیار و یاخود پلانداڕێژەری ئەم کودەتایە بوون پێیان وایە تا دیموکراسی بەو شێوە لە وڵاتێکی وەکو تونسا بەردەوام بێ ئەوە بزوتنەوەی نەهزە یەکێکە بێ لە فائیزە بەردەوامەکان و یەکێک دەبێت کە زۆرترین قاعیدەی جەماهیری و جەماوەری هەیە نابێ ئەوەش لەبیر بکەین کە هەمیشە باکووری ئەفریقیا فەرەنسا خۆی بە خاوەن زانیوە و بە نفوزی خۆی زانیوە ئەم شوێنانەوە هەوڵشی داوە هەر هێزێکی سیاسی بێوێت لەم ناوچانە نزیک بێتەوە لە هەر وڵاتێکی ترابێ ڕوبەڕووی ببێتەوە بۆ ئەوی پاوانکاری لەم بابەتە بکە. بەڵام ئایا نەخشەکە لە ناوخۆشانە بۆ نەخشەکە ئەشێ لە ناوخۆشا بوو بێ کە بەشێ لەو خەڵکانەی کەوا هەمیشە ناڕەحەت بوون بە وجودی تەیاری ئیسلامی هەمیشە لە ناخیانە دژایەتی و ڕقلێبوونەوەیەک بەرامبەری تەیاری ئیسلامی هەیە ئەوانە لە هەوڵی بەردەوام بوونەوە هەوڵەکانی عبیر موسا یعنی وازەحە کە پارتیگەل وازەحە کە بە بەردەوام هەوڵیان داوە کە دژایەتی تەیاری ئیسلامی بکەن لە وڵاتە. بەڵام ئایا شۆڕش کۆتای هاتووە ئایا شۆڕش تەواو بوو لە وڵاتی تونسش یاخود لە عالمی عەرەبیە حەزەکەم من ئاماژە بە شۆڕشەکانی جیهان بدەم کە ئەو شۆڕشانەی کە لە دنیادا بۆ نمونە دایکی هەموو شۆڕشەکان شۆڕشی فەڕەنسیە بەڵام مودەی سەرکەوتنی شۆڕشی فەڕەنسی بەپێی هەموو توێژینەوەکان 81 ساڵی خایاندووە تا بنەماکانی شۆڕش جێگیر بوونە هەر لە دوای شۆڕشی یەکەم و هێرشکردنی هاوڵاتیان بۆ سەر سجوونەکان و تێکشکاندنی دەسەڵاتەکانی مەلیک لە دوای ئەو ئەمبراتۆرێکی وەکو ناپلیۆن و ئەمانە دێن دوای ئەوان مەلیک جارێکی تر مەلەکیت دێتەوە یعنی 6 ساڵ دوای ئەوە مەلەکیت دێتەوە حکمی فەڕەنسا دەکات بۆیە شۆڕش بریتە لە تەغییر لە عقل و مەفاهیم و بۆ چوون و تەسەوراتی خەڵک شۆڕش بریتە لە گۆڕینی وعی و هۆشیاری خەڵک ئەم شۆڕشانەی کە لە عالەمی عەرەبی ڕوویانداوە لە عالەمی ئیسلامی ڕوویانداوە درەنجامی شۆڕشێکی خەفی تەیاری ئیسلامی بووە تەیاری وەسەطی ئیسلامی بووە کەوا کاری کردووە لەسەر هۆشیارکردنەوەی خەڵک لە
مافەکانی خۆیان لە چۆنیەتی ئیدارەکردنی ئەم وڵاتە چۆن ئەم وڵاتە بۆتە جێگەی جێبەجێکردنی مەساڵح و بەرژەوەندیەکانی وڵاتانی زلهێز بۆیە ئێمە نابێ بەوە بڵین کە ئەوەی کە کراوە ئیتر شۆڕش کۆتای هاتوو ئەمەنیایەتی دنیاە من پێم وایە کە شۆڕشی بەهاری عەرەبی بەردەوامە و ئەم تەجاوزاتانی کە ئێستا لە وڵاتان ڕوودەدەن لە تونسە لە مسرە لەمانە هەمویان تەجاوزاتن کە نەتائیجی باش لە قۆناغەکانی داهاتوو دێنە پێشەوە و ئەو شۆڕشەی کە بۆ بەرژەوەندی خەڵک کراوە بۆ هێزکردنی وڵات کراوە بۆ هۆشیاری هاوڵاتیان کراوە کەەوە پێبگەن هەڵبەتە ئەم شۆڕشە بەردەوامی هەیە بۆیە ئەمەش دەبێت لەبەر چاو بگرین ئێمە لە کاتی ئێستادا کە باسی تونس دەکەین و باسی شۆڕشی تونسی دەکەین و پێمان وایە کە ئینقلابێ لە کاتی ئێستادا ڕوویداوە وایە تەجروبەی ئیسلامیەکان سەری نەگرتووە هەڵبەتە ئێمە دەبێت وەکو تەیاری ئیسلامی لە هەموو دنیاش هەروایە کە بەردەوام لە مراجعات بێ بەردەوام لە ئەوە بێ کە ئەخطاءەکان چارەسەر بکە بەڵام ئەمە مانە ئێوە نییە کە تەیاری ئیسلامی میانە ڕەو فەشەلی هێناوە نەیتوانە بگاتە ئەنجامەکانی خۆی. سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەس ناوبڕیش کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبهەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان بەڵام هەموو شیرێک نا شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ گەشتی یەکەم کەوتە خوارەوە بەگرین دایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنێ. ئەوە تەواو بە گرنتی 100 ساڵی ڕووناکی بڕەوە کاری بێ. ڕێیەک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاتر لە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو بێدەویستیەکی باشیان هەیە. ئەمەوێ ناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. بە خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بوو بە هەڵبژاردەی هەمیشەیی. بەدڵنیاییەوە. ئەمە قسێکی جوانە. دەتبینمەوە کاک تەلان. ئێستا لە کۆمپانیای تەلان سەرجەم کەرەستەکانی بیناسازی بە باشترین کواڵەتی و گونجاوترین نرخ بەردەست. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست کاک دکتۆر سەبارەت بە بڵین ئەم کودەتایە پێ دوایە لە کۆتاییدا هەر فەشەلیش بێنێ ئێمە لەبەر لەم ئەزموونی بۆ پێی کە بە ڕێزووتە ئێستا بۆ نمونە تەنها لە کۆی 270 کورسی تا ئێستا 16 وەکو پەرلەمان 16 بۆ 17 کورسی پشتگیری لەو کودەتایە دەکەن یانە کودەیە کە کراوە بەسەر گەل و بەسەر جگە لە نازە و پارتەکانی تریش پێ دوایە فەشەل دێنێ و ئەزموونی بڵێن بزودنەوەی نازەی تونسی لەگەڵ میسریش جیاوازیان هەیە وەکو خۆیان لەگەڵ میسر کە سیسی کودەتای بەسەراکە لەوانەیە هەندێک
پێڕوانینم هەبێت تاکیدم لەوانێت تاوکاریش بێ لەگە تێڕوانینەکانی کە دکتۆری خۆی بەڕاستی بە بینە ئەم بابەتەوە ئێمە حرەکەی نهضەی تونوسی 52 کورسی هەیە لە کۆی 270 کورسی واتە یەک لە سەرچواری کورسیەکانی هەیە سەرۆکی حکومە لە حرەکەی نهضەی نییە کە لە کاتێکدا لەوانەیە زۆرترین ئیخباری بەریەکەوتنەکانی سەرۆکی کۆمار لەگەڵ سەرۆکی حکومەت بوو بێ ئەوجا لەگەر حرەکەی نهضەی تونوسیە ئەوجا تۆ ئەگە تبینیتیان کردوێ من تەسەوڕ دەکەم ئەم مەوزوعە زۆر ئایدۆلۆژی نیە لەوانەیە حرەکەتێکی چەپیش باڵە دەست بوویە چ بێتە پێشتە و داوای ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات بکە داوای پابندبوون بە دەستور بکە داوای قوڵکردنەوەی سیستەمی دموکراتی بکە ئەم جۆرە حرەکەتە ئیستیبدادی بەرامبەری بوەستێ بۆ من تەسەوڕ دەکەم یعنی حالەتێک گشتی هەیە ویژەوەی کەلتوری ئیستیبداد تا کوێستا لە وڵاتانی عەرەبیدا هێشتا بڕەوی هەیە واتە هێشتا حزوری هەیە و هێشتا ئیستیعابی هەیە تۆ دەگەتبین تا ئێستا لە عێراق خەڵک هەندێک کەس پێی وایە سەدام حوسێن بێتەوە دەتوانێت کۆنتڕۆڵی وەزعی عێراق بکە ینی تا ئێستاش هیوا خواستن بۆ کۆنتڕۆڵکردن لەلایەن کەسێکی دستەمکارەوە خواستێکی کۆمەلگایەکە کە تاکو ئێستا هێشتا هەزمی بیرکردنەوەیکی لیبرالانە و دموکراتیانەی نەکردووە هەستێکی ئازادی خوازانەی نەکردووە و یەک دوو وڵاتانی دەوروبەروی قلیمیش وڵاتانی ئەوروپیش وڵاتانی ئەمریکر قازازیان لەوەی دایە کە ئەم وڵاتانە دموکراتی دەبن تۆ ئەگەر تبینیت کرد بە ئەمریکا قازانزیانەوە دایە کە دیکتاتۆر حکومت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مثلا تۆ حساب کە ئەمریکا لە شوێنێک هەیمەنەی هەیە ئەو شوێنە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتی تێدا کراوە سیستەمەکە دموکراتی و حیاتی سیاسی حالەتێکی تەبیعی وەرگرتووە و وڵات لەسەر نزوم و سیاسەتی خۆی دەڕوە خۆی ئەگەر یەک حزب لە شوێنی خۆیدا بمێنێتەوە و حکومەکە ستەمکاری بێ باشتر دەتوانێت ڕێکەوتنامە استراتیژیە ئابووری و سیاسی و ئەمنیەکانی لەگەڵ بکەوە زۆرتر دەتوانێت بەرژەوەندەکانی خۆی لە وڵاتەدا جێگیر بکە بۆیە ئەمە بەرامبەر بە هەموو هێزەیەکی وەکو حرەکەی نهضەی تونوسی بێوێ ئەم وڵاتێکی مؤسساتی بێ وڵاتێکی مەدەنی بێ وڵاتێک بە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتی تا بکرێ وڵاتێک بە ئیسلاحاتی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و تەربەوی و سەحی تێدا ئەنجام بدرێ ئەم بابەتە من قەناعەتێکم هەیە ئێمە زۆر زەر بۆ خۆمان ئەمە وەکو برن شتێکی سلاحێکی دوو حەدەینە یەکەم بەو تۆخیە نییە حرەکەی نهضە بە ئامان گیرابێ لەبەر حرەکەی نهضە حکومەتی پێک نەهێناوە و زۆرینەی زۆری پەرلەمانیشی نییە ڕاستە بەرامبەر بە هێزەکانی تر ئەگەر تۆ تبینیت کردبێ مەقعدی دوای ئەو 29 کورسیە کە حرەکەی وە بزانم ئەگەر غەڵەت نەبم حرەکەی قەلب تونسە ینی دڵی تونسە بەڵێ ئەوەکانی تر هێواش کەواتە یەکەم واقعەکە بۆ ئەندازەیە تۆخی نەکەینەوە پێمان وایە انقلابێکە بەسەر ئیسلامی زۆر ئیسلامەکان لە حکوم نین تاوەکو پێمان وابێ داخۆ بەسەروان داکراوە دوو ئێمە سەحوی ئیسلامی لە وڵاتی خۆمان بۆ بترسێنین پێمان وابێ حرەکەتی چەکداری هەر نوشستی هێناوە سەرکەوتوو نابێ لە انتخابات ببێەوە هەر انقلابت بەسەردا دەکەن کەواتێن بەرەو انتخاباتەکان دەچین بۆ ئەم ترسە لە بیمی شقامی خۆمان دروست بکەین وەکوەوەش وەکو گۆڕانکاریش ئەگەر بۆ نمونە چەند ماوەیەکی زۆر دیکتاتۆر لە وڵاتی تونس حکومی کردووە ینی بە 10 ساڵ کە حکومێکی تاوی 29 هەزار نەبووە ڕەنگە بە 10 ساڵ ناتوانرێت وەکو پێوی چاک بکرێت ناخۆش دێستا کەلتوری بەعس و بیرکردنەوەی بەحسیانە لە ناو ئێمەدا هەیە کە لە 2023 ڕووخاوە ئەوە لە 2011 حکومی زین العابدین و بڕقێبە لە ناو چووە کەواتە ئێستاش ئەم جۆرە حەنانە هەیە لە بەشێکی زۆر وڵاتانی عەرەبی و ئیسلامی بەوەی دیکتاتۆر حکم کا باشترە دیکتاتۆر دەتوانێت وڵات باشتر زەبط بکە ئێمە تا کوێستا و شیاری ئێمە نەبتوانین تعەدوتێت و فرەی لە بینی خۆماندا بەرقەرار بکەین سیستەمێک ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتی تێدا بکرێت سیستەمێک بێ کە بتوانێت وڵات بەدامەزراوەیی بکە سیستەمێکە کە بتوانێت ئازادی ڕۆژنامەگەری و هەروەها ئازادی سیاسی تێدا هەبێ لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان زۆر حەنان هەیە پێی وایە خۆپیشاندان و نیگەرانی خەڵک ئەمە وڵات بەرەو نائارامی وڵات بەرەو خراپی دەڕوە بۆیە پێویستمان بە سیستەمێک کە ڕاستەوخۆ کۆنتڕۆڵی وڵات بکە و ئەمانە هەموو قەدەخە بکە بۆیە خۆی وڵاتەکە دەتوانن بڵێن بەشێکە لەم هۆکارانە دوو وەکو گوتم وڵاتانی ئەوروپی وڵاتانی ئەمریکیش هۆکارن بۆی ئەم سیستەمە بمێنێتەوە بەڵام ئەگە بەراوردی بکەی یانەوەی کە دیڕاستەی واقعی تونسمان کرد بە لە 2011ەوە هەم حرەکەی نەهزەی هەم حیزبەکان بە ئەندازەیەکی بە بەراورد تۆ گەتو بینیت کرد بە لە 2014 دەبینن بەشێک لە قیاداتی بارزی ئەحزابی تر اختیال کراونتەوەی ئیسلامیەکان تاوانبار بن و حرەکەی نەهزە چەندە تاوانبار بۆ لەکن حرەکاتی علمانیەکان تاوانبار بۆ لەکن حرەکاتە ئیسلامیەکان کە پێیان وایە بە شێوەیەک لە شێوەکان ئەمە داکۆچی لە شەریعەت و سیستەمێکی ئیسلامی حکومڕانی صرف ناکە بۆیە من واتە سەوڕ دەکەم کە هەموو حزبەکان پێکەوە دژی ئەم دیکتاتۆریەتی ئێستا وەستاونەتەوە دژی انقلابی وەستاونەتەوە و سەرۆکی کۆماریش دەیەوێت خۆی لەو حالەتە ببوێرە کە انقلاب نییە ئەگەر تبینیمان کرد بێ و ئەم حالەتە تەواریە بۆی کە عسکەر دابەزی بێتە ناو شەقامەکانەوە متابعە کردوش بۆ تۆخێنیە بۆی تەسەوڕ دەکەم لە ڕۆژانی ئایندا ئومێدێک هەبێ کە بارودۆخەکە بەرەو ئاسایی بڕواتەوە و ئەم کۆدی تایش دەتوانم بڵێم بەرچاو ڕۆشن بین و ئەو مەترسیە گەورە نەبێت کە پێشبینی دەکرێت. سپاس دەکەم کاک دکتۆر محەممەد سەبارەت بەوەی کە
ئەوەی کە ڕوویدا بڵین ئەگەر هەرچەندە بڵین بزنەوەی نازەی تونسی ئیتیلافی کردبوو لەگەڵایەنەکانی تر بۆ پێکەنانی حکومت ئەوەی کە ئێمە بینیمان چی لە میسر بوو بێت چی ئێستاەوەی کە لە تونسیشە ئەزمموی ئیسلامیەکان شکستیان هێناوە یاخود شکستی پێێنراوە پێ دوای ئەگەر ئەم کودەتاش سەرکەوتوی باردۆخەکە خراپتر دەبێت وەکۆی کێستا لە میسر خراپ بووە چ لە زار زیندانی سیاسی ئازادی بیرروڕ ئازادی ڕۆژنامەگەری پاشقشەی کردووە هەڵبەتە ئەگەر دیراسەیەکی تەواوی شۆڕشەکانی بەهاری عەرەبی بکەین سیر دەکەین کە لەو شوێنانەیت کە تەیاراتی ئیسلامی تێدا باڵا دەست بووە یاخود دەنگی زۆرینەی هێناوە هەوڵی کودەتا دراوە وازەحیشێکەوە تەمویل لایەن وڵاتانی خەلیجەوە بە تایبەتی ئیمارات و سعودیە کراوە بۆ ئەو کودەتایانە بەسەر تەیاراتی ئیسلامی و ئەوەی لە لیبیا ڕوویدا کەم نەبوو کە عقیدێکی متەقاعدی خاوەنی جنسیەکی ئەمریکی دێنەوە و جێیشی بۆ تەشکیلەکەن و هەموو شتێکی پێدەدەن بۆی هەر لەبەر ئەوەی کەوا تەیاری ئیسلامی هێزێکی کاریگەر بوو لە لیبیا بۆیە ئێمە باس لەوە نییە کە تەیاری ئیسلامی بترسێ یاخود تەیاری ئیسلامی لە وڵاتانی تر لەژێر چەپۆکی دژمنکارانەی ئەو هێزانەیە کە نانەوێ وجودی تەیاری ئیسلامی بێ تەیاری ئیسلامی تعبیر لە ئیرادەی شعوب دەکات تعبیر لە ئیرادەی شعوبی ئیسلامی دەکات و وڵاتانی ڕاعی بۆ سیاسەتە نێودەوڵەتەکان لە ناوچەکە هەوڵ دەدەن کەوە ئیرادەی شعوب سەر نەکەوێ ئیرادەی گەلەکان نەگەڕێتەوە لایەن خاوەنەکانیان نەعوم شۆمسکی زۆر بە لە مقابلەیەکە زۆر بە جوانی باس لەوە دەکات کە چۆن ئەمریکا قیاداتی مزەیب دروست دەکات دکتاتۆریاتی مزەیب دەکات نمونە بە کۆمەڵی خەڵک دێنێتەوە کە لەوانە سۆهارتۆی ئەندۆنیسی و خەڵکانی تر لە نیکەراگوا لە هایتی لە وڵاتانی تر کە ئەمانە چۆن سەرکردەکانیان کاتێ ئیشیان پێنامێن لای دەدەن و لە ژێرناوێکی تر خەڵکێکی تر دێنەوە لەبەرەوە ئیرادەی شعوب بە تایبەتی ئیرادەی شعوبی ئیسلامی کە ئیسلامیەکان تعبیری لێ دەکەن بەشێکی زۆر لە ئەم وڵاتانە هەوڵ دەدەن کە ئەم ئیرادە ئیسلامیە کە تعبیر لە ئیرادەی شعوبەکە سەر نەگرێەوە یاخود وجودێکی بە قووەتی نەبێ ڕاستە لە تونسا نەهزەی ئیسلامی کۆمەڵێ تەنازولاتی لە زۆر کردووە خۆ ئەمە ئێستا مافی خۆی بۆ حکوومەت تەشکیل بکە مافی خۆی بوو لەبەرەوەی حەزبی براوەی انتخابات بوو بەڵام هەر بۆ ئەوەی کەوا ڕوبەڕووی ئەو تەشەنوجاتە سیاسیانە نەبێتەوە کە لە قۆناغیدا هاتوونە تەنازولی کردو بەوە ڕئیسی وڵاتی ئازاد کردلەوەی کەواچێ هەڵدەبژێرە بەڵام هەر لە بیدایەتە بزوتنەوەی هەزە لەگەڵ ئەم مەشیشیە نەبوو و پێشی وا بوو کە کەسێکی وا هەڵبژێردرێ کە باش بێ بەڵام کە قەیس سەعید پێداگیری لەسەر کرد و دوایی هەڵبژێردرا و حرەکەی نەهزە بۆ بەرژەوەندی خەڵکی تونس هەوڵیدا کە پشتی مەشیشی بگرێ بە تایبەتی قەلبی بزوتنەوەی قەلبی تونس وە لەگەڵ حرەکەی نەهزە پشتی ئەم سەرۆک حکوومەتیان کرد ئیتر حرەکاتی تری مناوێ بە تایبەتی ئەوانەی کەوا پاشخانێکی نەخۆشی فکریان هەیە لە ڕووی مامەڵەکردن و پێکەوە ژیانی سیاسیانە کەوتنە گیانی ئەوەی کە زۆریان تەسریحیان بەوە دەدا کەم حکوومەتە زۆری نەماوە هەڵبۆشێتەوە لە ناو بچێ باڵێ ئەگەر چارێک تشمان بە کورتی وەڵام دەیتەوە سوپاس دەکەم سەبارەتەوەی کە پێدوای ئەگەرم کودەتا سەر بکەوێ پێدوای بارودۆخی ئازادی ڕادەربڕین مەسەلەی زیندانی سیاسی ڕوو لە زیادبوون دەکەوەکەوەی کە دوای کودەتاکەی سیسی لە 2013 ئێستا بارودۆخی بڵێن ئازادی ڕادەربڕین و زیندانی سیاسی زۆر زیادی کردو ئەمە لە تونسیش ڕوودەدات بە کورتی بێ سوپاس دەکەم هەڵبەتە هەموو ئینقلاباتێکی دیکتاتۆریانە و هەموو جۆرە ئینقلابات و ئەو ڕێکارانەی کەوا هێزە توندڕەوەکان دەیگرنە بەر دەرەنجامی توندوتیژی لێ دەکەوێتەوە دەرەنجامی ملاحەقەی لێ دەکەوێتەوە چونکە ئەگەر سەیری قەراری سەرۆکی تونس بکەین باس لەوە دەکا هەڵگرتنی حەسانە لەسەر پەرلەمانتاران ئەمە بابەتی ئەوەی کە دەیەوێ ملاحەقەیەکیان بکات و ڕاپێچی زیندانەکانیان بکە ئەم قسەی ئەمەی لێ دەخوێندرێتەوە بەڵام ئایا دەتوانن ئەم کودەتایە سەر بگرێ من پێم وایە جارێ کودەتا کاتیە
و حتا لە وڵاتی وەکو مصری شاکاتیە و ڕۆژی خۆی دێتۆ جارێکی تر هێزە سیاسیەکان دەگەڕێنەوە ساحەکە هەڵبەتە ئەو هێزانەی کەوا بڕوایان بە دیموکراسیەتە ئەو هێزانەی کە نیشتیمانین دژ بە کودەتان و لەوانەیە ئەمانیش بەرەیەک دروست بکەن لەگەڵ هێزە ئیسلامیەکان بۆی بتوانن کودەتاکە لەبین برنەوە. بەڵێ زۆر بە کوردی سەبارەت بۆی کە لە هەرێمی کوردستان هاوسۆزی هەیە بۆ پشتیوانی نەهزە و دژی کودەتا کەمێکیش بڵێن پشتیوانی هەیە لە کودەتاچی هیچ بەرژەوەندێکەیە کە لە کوردستان پشتگیری لە خەڵکانی کودەتاچی بکرێت بە کورتی بێ سوپاس دەکەم. بەداخەوە ئەوانەی کە لاف و تەنافی ئەوە لێ دەدەن کە خۆیان دیموکراسی خوازن خۆیان نیشتیمان پەروەرن هەمیشە دژی ئەوە خۆیان پیشانداوە کەوا خەڵکانێکن باوەڕیان بە ئازادی ڕادەربڕین هەیە و باوەڕیان بە مافی مرۆڤ هەیە بەڵام لە هەر شوێنێکا کودەتا کرابێ بەسەر تەیاری ئیسلامی یا بەسەر خەڵکی وڵاتێکە پشتی کودەتاکەیان گرتووە ئەمە وازەحەکە لە تونسا پشتیان گرتووە لە مسراب ینی کەمترین تەسریح کە دراون زۆرترینیان لەلایەن ئەو کەسانە بووکەوە کەسانێکن کە خۆیان بە نیشتیمان پەروەر و منازیل و تێکۆشەر زانیوە بەڵام ئەمە بەداخەوە تعبیر لە ناخیان دەکا کە ئەمە هەڵەیەکی استراتیجی زۆر گەورەیە چونکە ئەگەر لەوێ ڕوودابێ لەوانەیەش لێرەش و لە شوێنانی تریش بە شێوازی ڕوو بدە بەڵام ئەمە مانە ئەوە نییەکەوە تەیاری ئیسلامی بەردەوام نەبێت لە خەبات و تێکۆشانە و من پێم وایە کودەتاکان کاتین و ناتوانن تا سەر بڕۆن و لە وڵاتێکی وەکو تورکیاش هەوڵێکی زۆر جدیدرا بەڵام توانیان فشل بە کودەتاکان بێنن کودەتاکان شتێکی دەرەوەی یاسا و دەستورن دەرەوەی مافەکانی مرۆڤن دەرەوەی حەزارەتی ئێستان دەرەوەی عقل و هۆش و هۆشیاری خەڵکی ناوچەکەی. سوپاس دەکەم کاکتۆر کامرە زۆر بە کورتی سەبارەت بۆی کە زەنگە زۆر خەڵک پرسیار دەکا ینی بۆچی خۆڵاتی ناوەڕاست ئەو وڵاتانەی کە موسڵمان نشین بۆتە مەڵگەی دیکتاتۆرەکان بە پشتگیری وڵاتانی زلهێزە ینی جانەمەی خۆڵقاوە لێرە و خەڵکی شکارا دەکار دەبچێت بۆ لای ئەوان هەر پەیوەندی بەوەیە کە پشتگیریکردن لەو دیکتاتۆرانە. بڵێ ئەوە بەتەم پێم وایە بابەتێکی فەلسەفی و وارووا سایکۆلۆژی و سۆلۆژی قوڵە بۆی کە ئێمە بڵێن بۆ وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست وڵاتانی ئیسلامی بە زۆری دیکتاتۆرە لە نایک دەبێ و زۆر دەرخەوات دەکەن بۆ ناوچوونی دیکتاتۆر بەڵام دیکتاتۆرە تێچکە جێگەی دەگرێتەوە پێم وایە ئەمە دەگونجێت لە وەختێکدا بیکەینە بابەتێکی سەربەخۆ بەڵام بە کورتی پێت بڵام یانی بەشێکی تایبەتە بە کەلتور بەشێکی تایبەتە بە خوێندەواری و دواکەوتووی بەشێکی تایبەتە بۆی کام وڵاتانە وڵاتی گرنگن لە ڕووی نەوتەوە لە ڕووی کانزاوە و بەرژەوەندی بەشێکی زۆر لە وڵاتانی زلهێزدایە وڵاتانی زلهێز لەر شوێنێک وڵاتێک بکەن بە مستعمرەی خۆیان بیکەن بەوەی کە بتوانن بیدۆشن داهاتەکەی بە تاکید پێیان خۆشە ئەم وڵاتە وڵاتێکی دموکراتی نەبێ لەبەرەوەی ئەگەر وڵاتێکی دموکراتی فرەی حیزبی بوو هێوا شێوەر لە ئەنجامی منافەسە و لە ئەنجامی چێبەرچێ بیر لەوە دەکەنەوە دەستی بێگانە لە وڵاتەدا نەمێنێ و دەبێتە بەشێک لە دروشم سربەخۆی و لە سەرپێی خۆوەستانی وڵات و دوورخستنەوەی دەستی داگیرکەر و دەستێوەردەر و بێگانە بەڵام ئەگەر بێت و وڵاتەکە یەک بنەماڵە یەک سیستەم بەڕێوەی بەرێ باشتر دەتوانن لەگەڵی ڕێکەون و دەتوانن لەگەڵیدا تەنسیق بکەن ئەمە گرنگە بابەتێکم پێم خۆش ئەگەر بێت و مەجالێک بە کورتی یەکەم بەراورد دەبینی میسر و تونس پێم خۆشە بە موزمایی زۆر بەرامبەر بە یەک بەراورد نەکەین دووە میسر موقعێکی گرنگی هەیە بەرامبەر بە ئەمنیەتی ئیسرائیل و ئەمانە بۆی چاوی زۆرتر لەسەرە لەلایەن وڵاتانی ڕۆژئاوا و ئیسرائیلەوە دوو ئینقلابەکەی میسر ئینقلابێکی عسکەری بووە یعنی ڕاستەوخۆ هەموو موسسەی عسکەری بەشداری کردووە و موسسەی عسکەری میسر موسسەیەکی سربەخۆیە لە ڕووی داراییەوە واتە موسسەیەکە ڕاستەوخۆ میزانیەکەی لە دەرەوەی حکومەتەوە خۆ بە پارێزەر دادەنێ بەڵام ئەم موسسەیەکی عسکەری یعنی موسسەی عسکەری لەگەڵ موسسەی عسکەری میسری و تونوسی زۆر لە گزیاوازە دوو ئەگە تبینیت کرد بێت لە 2014 ئینقلابی لە میسر ڕوویداوەتە 3 ساڵ لە دوای شۆڕشی بەهاری عەرەبی ڕوویدا بەڵام ئەمە تبینیمان کردن نزیک 10 ساڵی بەسەراتیە پەڕیوە بۆیە جیلێک هێما شێواش خەریکە پێ بگا لە وڵاتێکی وەک تونس کە پێی دەوترێت جیلی دوای ئازادی دوای لە ناوچوونی دیکتاتۆریەت بۆیە من تەسەوڕ دەکەم بەراوردکردنی بەوەی کە جارێک کە حیاتی سیاسی لە میسر لە دوای کۆدیتایەکەی چۆن گەڕایەوە گە تۆ تبینیت کرد بە دەعمی ئیمارات و دەعمی سعودیە و هەموو وڵاتان بۆ سیسی و حکوومەتی عسکەری زۆر جیاوازە لەم چوار لە زۆ ئەمان دەعمەکەیان ڕاگەیان و پشتیوانی گەورەیان بۆ سیسی ڕاگەیان و ئەگە تبینی شتمان کردبێ لە ڕۆژی یەکەمەوە زیندانی و خستنە سزنەکان زۆر جیاواز و بۆیە من پێم وایە ئەوەی کە لە میسر ڕوویدا پێشبینی نەکەین لە تونس ڕوویداوە خۆمان لە ئێستا بەدواوە ڕەشبین نەکەین و دەواازەکان لە خۆمان دانەخێن پێمان وایە ڕووناچی لە وڵاتە دانەماوە بۆ شێوە داخراوەوەی کە لە میسر ڕوویدا لە تونسیش دووبارە دەبێتەوە. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ڕێزان دکتۆر کامران بابانزادە ئەندامی سەرکرداتی کۆمەڵی
فێری کوردستان و مامۆستای زانکۆ لە ستۆدیۆی سەرگی هەروە لە هەولێرەوە دکتۆر محەممەد تاودیانی ئەندامی سەرگردایەتی یەکگرتووی ئیسلامی. سوپاس بە بینەرانمەرە، سوپاس باوکارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.